هیوادارم کە هەموو شتێ باش بێ بەڕێزان. ئەرە وەڵڵا باش با بزانین چۆنە دنیا بەدەست چێوەیە. هەمووتان بەخێر بێن عەزیزان و خۆشەویستان. سەرچاوانی من هاتن هەروە یەک دوو دەقیقە تاوەکو بە ڕێزانێک کۆ بنەوە ئەچینە ناو قسە و باسەکان. بابەتەکە سەرەتا کۆمەڵی قسە و باسە لە ژێکافەوە تاوەکو ئێستا پارتی وێشێتی و ئۆپۆزیسیۆن و هەر هەمویان ڕەنگە کاتمان بوێ ئەم شەو تۆزێک. پاشانیش ئەچمە سەر ئەوەی کە ناویان ناوە مۆنومنت ئەوەی مەلا مستەفا لە بارزان ڕێی خۆم لەسەر ئەوانش قسە و باسەکەم بزانم ئایا تا چەندە ئەوە ڕەوایە کە چەندین ساڵە خەریکی ئەوەن بە ملیۆن دۆلاریان تیا سەرف کردووە پارەی ئەو میلەتە. ئایا بەڕاستی پێم لەسەر ئەوە ڕای خۆم لەم ئایا ئەوە دروستە؟ ئایا ڕەوایە ئەوەی کە ئەوان کردویانە؟ ئایا بەڕاستی بۆ مەلا مستەفا یا بۆ ئەو کەسانی کە هەن ڕەن چۆنە بە گشتی؟ هەمووتان بۆ باسەکەم عەزیزان و خۆشەویستان. بە هەر حاڵ هەمووتان بەخێر بێن سەر چاو. یەک دوو دەقیقە ئەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشانیش ئەچنە سەر قسە و باسەکان. بەخێر بێن سەر چاو. ئەوەیش ئەوەی خۆتان ئاگتان لێ کاکە، ئەوە بەبێ ئەوە زیندگی نابێ کاکە. بەر لەوەی کە بڕۆمە ناو قسە و باسەکان لەسەر ئەم مەسەلەی هەڵبژاردن لە تورکیا، من شتێکی ئەو تۆم نەوتووە، تەنها شتێکی کوتم نووسی وتم پێم وانییە کە ئەردۆغان بڕوە. ئێستاش نازانم ئایا چۆن نییە. بەڵام عەزیزان بە کورتی پێتان بڵێم من خۆم باوەڕم بە هەڵبژاردن نییە. دیموکراسی مەسەلەن بۆچوونی بۆژوازی دنیاە کە بۆ خۆی بۆ بەگاڵتەجار. پاشان بەداخەوە لە تورکیا فەرهەنگێک باوی هەیە کە ئەم فەرهەنگە مەسەلەن بووە بە فەرهەنگی گەلی تورک کە کورد قبوڵ ناکات. یعنی ئەوەی کە ئەردۆغان دژی کوردە لەبەرەوە نییە کە موسڵمانە، ئەوە کە جەلادە و ئەکوژێ و ئەبڕێ و وێرانەکە لەبەرەوە نییە کە موسڵمانە، لەبەرەوەی کە تورکە فەرهەنگی وایە. بەڕاستی خۆ ئەتاتورک موسڵمان نەبوو کە بناغەی تورکیای دانا لەسەر پاکتاوکردنی میلەتەکەی ئێمە. ئەو ئەلمانی بوو، هەتا دینیش لە دەوڵەت جیا کردەوەکو ئەوروپا، بەڵام هەر دژی کورد و لەناوبردنی کورد بوو. ئەم فەرهەنگە دژی کورد لە تورکیا بەڕاستی بەداخەوە چۆتە ناو هەناوی ئەم میلەتەوە. کورد قبوڵ ناکە، ئیتر ئیسلامیەکەیەتی، کۆمۆنیستەکەیەتی، نازانم ئەلمانیەکەیەتی، چەپ و ڕاستەکەیەتی بەداخەوەکە بووە بە کەلتوریان میلەتی ئێمە قبوڵ ناکەن. لەبەرەوە بەڕاستی بۆ من مۆزوع نییە ئەردۆغان دەرەچێ کلکدارە نازانم چییە، فەرقی نە کلکدارە وەشێکی خۆم ناوە هەر کەسیان دەرەچێ بەڕاستی بۆ میلەتی ئێمە هیچ سودێکی نییە و هەمووشی بکوش و بەبڕە. من پێم وایە کورد لە باکوور و لە هەر چوار پاچە نابێت چاویان لەوە بێکە ئایتخوا بە ئەردۆغان دەچێ یا بۆ کلکدار دەچێ، هەچ کامێکیان دەچێ نا ئەبێ لەسەر پێی خۆی ڕابووە سێ کورد و بتوانێت خۆی ڕزگارکە لە حقیقەتە، نەک چاوەڕوانی فڵان و فیسار بێتە سەر تورکیا ئۆه بەشم ڕەحمی بلیسێتەوە قەزیی کورد حلکە حەلی ناکەن هیچیە. بەهەرحاڵ خۆشەویستان من وردە ئەچمە ناو قسە و باسەکان هەتاوەکو وەچمە سەر ئەوەی مەلا مستەفا ئەو مۆنومنتەی کە دروستیان کردووە لەسەر ئەوەیش کۆمەڵی قسە و باسەکەم. خۆشەویستانی ئارام ئەحمەد، سەرەتا ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزان کە لە ژێکافەوە واتە لە کۆمەڵی ژیانەوە تا گروپی هیوا، لە گروپی هیواوە هەتاوەکو ئەکاتە دروستبوونی پارتی بە سەرۆکاتی مەلا مستەفا، لەوەیشەوە جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی بەڕێبەرایەتی جەلال تاڵەبانی و برای مەحمەد و ئالەم بابەتانە، هەتا ساڵی هەفتا کۆمەڵی ڕەشدەران، هەتا 75 و 76 کە یەکێتی 75 ئاش بەتاڵەکە بێ 76 یەکێتی دروستە بێ، هەتا حەسک، هەتا ئەگاتە بزوتنەوەی گۆڕان، هەتا ئەکاتە ئەمانەی ئێسای دەرەوەی بزوتنەوەی گۆڕان کە ناویان لە خۆیان ناوە ناڕازیەکان کە پەرش و بڵاون لە حقیقەتە یان یەکان جینین. هەتا ئێستا
من بە کورتی بۆتان باسەکەم هیوادارم کە بتوانم سوودێک بە هەمولایە بگەێنم. خۆشەویستانی من، ئێمە لە باشووری کوردستان خاوەنی هیچ جۆرە ئۆپۆزیسیۆنێک نین. ئەوەی هەیە جیوینەوەی ئەو وتارەیە کە لە شەستەکانەوە وجودی هەیە و لە کوردستانە یەت و ئەچێ و هەر ڕۆژە لە ژێر ناوێکە، هەر ڕۆژە لە ژێر بیر و بۆچوونێک و ئاڵایەکە یەت خۆی ئەنوێنەیە خۆی نمایشەکە، بەڵام دوجار هەمویان وەکو یەکوان. ئەوەی هەیە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هەمویان لێگەچن. لە شەستەکانەوە برای مەحمەد، جەلال تاڵەبانی، نەوشوام سەفا، شەڕی مەلام سەفا و مەسعود و بنەماڵەی بازانیان کرد. لە شەڕی مێدیاییەوە بیگرە هەتا شەڕی سیاسی، تا شەڕی گەرم، تا ڕشتنی زۆتین خوێن. باشە پاشان هەزاران شیعاری ڕادیکاڵیاندا وتیان ئێمە باشین و بنەماڵەی بازانی و پارتی خراپە، ئێمە پێشکەوتوین بەڵام ئەوان کۆنەخواز و کۆنەپەرستن، ئێمە دژی عەقڵێتی بنەماڵەچێتین، دژی کۆنەپەرستی و عەقڵی عەشیرەتین، ئێمە مارکسین، ئێمە مائۆیستین، ئێمە نازانم سۆسیال دموکراتین. بنەماڵەی بازانی بنەماڵەیەکی ئەوەیە، بنەماڵە چییە؟ خێڵەکیە، عەشیرەتیە. نەتیجەکەی دوای 60 دانە ساڵ، دوای 70 ساڵ چی بۆ عەزیزان یارا مەحمەد؟ دوجار مام جەلال یەکێتی و سامانەکەی دا بە کوڕەکانی خۆی و دای بە کچەکانی برای مەحمەد. نەوشوام سەفا زانی مام جەلال یەکێتی و سامانەکەی کە هەمووی دزیە و ماڵی خەڵکە ئەدا بە ناوی کوڕەکانیەوە جیا بووەوە، ئەوە بوو گۆڕانی دروست کرد. بە ناوی ئەیگۆڕینەوە کۆمەڵی شیعای ڕادیکاڵ دوجار هەر هەمیشی بوو بە هەڵم. سامانێکی زۆری کۆکردەوە و تەواوی ئەم سامانەی کە چەند ملیارە بێ دای بە کوڕەکانی بە کارگە و گرد و دار و بەردەوە. حەمەی حاجی مەحموو هەر بە هەمان شکل کە دوکانێکی داناوە. شاسواریش کە لە مانەوە فێر بووە ئەزانەیە کە لە باشووری کوردستانە سیاسەتکردن و حیزبایەتی باشترین بزنسە، ئەویش شتێکی داناوە بە ناوی نەوەی نوێ بۆ خۆی ئێوێ باشترین پارە لەمە پەیدا بکە. خۆشەویستانی من، کۆمەڵەی مارکسیەکان دوجار چی دەرچوون دوای ئەو هەموو ساڵە؟ دوای ڕەنجدەران و دوای زەحمەت کێش و دوای نازانم کرێکار و جوتیار و ئالەم بابەتانە دوجار فەیدن عەبدولقادر و مەلا بەختیار و کۆسەر ڕەسوڵ و ئەزەلانە بایز یەکەمین گەڕ و گول ئەمانە دەرچوون. ئەمە کۆمەڵەکەم، یعنی شەریفترین ڕێکخراوەکان کۆمەڵە بوو دوای گەڕوگول دەچوون. ئەمانە هەزار بەرابەری مەلام سەفا و مەسعود تاوانبارن. بۆچی؟ لەبەرەوەی کە مەلام سەفا لە دوورەوە دیار بوو، بە ئاشکرا و بێدرۆ بنەماڵە چی بوو. مەلام سەفا و بنەماڵەکەی خێڵەکی بوون و کۆنەپەرست بوون، بەڵام ئەمانە هەروەکو ئەوان وا بوو، بەڵام درۆیان نەکرد، خەڵکیان فریوەدا. ئەمانە فری و چی بوون لە واقعە؟ من نازانم بەڕاستی جیاوازی بینی مەلا بەختیار و سەرۆ قادر چییە؟ من نازانم فەرقی کۆسەر ڕەسوڵ و ئومێد خۆشنا و نازانم کەماکەکوکی چییە. لە شەستەکانەوە تەواوی کێشەکانن بۆ بنەماڵەی خۆیان و پارە و سامان بوو بۆ مناڵەکانی خۆیان. دوجار هەموویان بوونەوە بە هەمان ئەقلێتی پارتی. مام جەلال بوو بە مەلام سەفا بەڵام بە پشکۆلەیی، نەوشوام سەفا بوو بە مەسعود بازانی بەڵام بە پشکۆلەیی، کۆسەر بوو بە کەمال کەرکوچی، حەمەی حاجی مەحموود بوو بە فازڵ میرانی. بۆیە ئەم هاوکێشەیە بۆ چی وایە خۆشەویستانی من؟ بۆ لەبەر ئەوەی کە ئەمانە هەر هەمویان یەک ئەقڵن، یەک دنیابینین، یەک فەرهەنگن، بەس ئەوەیە ئەمانە درۆزن و ساختە بوون و ئەمانە بەڕاستی فریودەر بوون. بە هەزاران هەزار کوردی فەقیر دوایان کەوت، ژیان بازییان کرد، پێشمەرگایەتیان کرد، زەحمەتیان کێشا، گەنجێتی خۆیان دانا، بەڵام نەتیجەکەی چی بوو؟ نەتیجەکەی ئێستا کۆمەڵێ پاتاڵ لە هەولێر و بادنان و لە سێمانیا بۆ خۆیان ئەیخۆن و هەموو ئەو خوێنەی کە ڕژا بەڕاستی هەمووی بە فیرۆ ڕۆین. ئەم بەناو ئۆپۆزیسیۆنەیش بە هەمان زەلکاوە ئەڕۆن و ببنەشتیش دیسانەوە دەبنەوە بە پارتی وێشێتی. بۆ؟ چونکە هەموو شتێکیان لەوانە چێ؟ بیرکردنەوەیان، دنیابینیان، فەرهەنگیان، قسەکردنیان، تۆهمە پێچانەوەیان بۆ نەیارەکانیان، پەلاماردانەکانیان، درۆکردنەکانیان، فیتنەیەکانیان، بێمتمانەیەکانیان، دەمپیسی و پەلاماری ژن و کچی خەڵک، هەموو ئەمانە بەڕاستی لە پارتی وێکێتیە چێ و لەو کەلتورە سەخیفا چێ بەڕاستی. خۆی بە ئۆپۆزیسیۆنە زانێ، بەڵام لەبەر ئەوەی من ڕەخنەیەکیان لێگرم کە لە دەسەڵاتیشانیم پەلاماری دایک ئەدەن، هی خوشک ئەدەن، هی بنەماڵە ئەدەن و هەموو شتێکەکەن. ئەگەر بۆیان بکرێ بەڕاستی ڕێک و پێک ئەدهاڕن و بە تەواوی مانای وێران دەکەن. بۆیە عەزیزانی من، بە پێی هەموو مەنتقێ، هەموو ئۆپۆزیسیۆنێ، هەتا هەرە ساختەکەیشی دەبێت لە دەسەڵات شەریفتر بێ، یانی لانی کەم ئەبێ ئەم ئیدعایە هەبێ کە لە دەسەڵات باشترە. بۆیە ئەمەی ئێمە و ئەو ئەرکەیش ناهاتە سەرشانی خۆی و جێبەجێی ناکە، ڕێک و پێک ئەڵەی زەرکاوە.
خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بۆ خۆم و ئەیبینم یعنی گوێم لێ ئەڵێ چی عەزیزان ئەڵێ ژنەکەی مەلا بەختیار 600 دەفتەر دۆلاری بردۆ ڕەدوی پیاوێ کەوتووە ئەمە بۆ لەبەر ئەوەی کە دژی مەلا بەختیارە یعنی مەلا بەختیار کوڕ ئەباتەوە بۆ ماڵەوە بۆ سێکس و ئەرم بابەتانە پێی وایە بەم قسانە مەلا بەختیار و ئەمانە ئەشکێنێ بێخەبەر لەوەی ئەم قسانە کولەن بە قازانجی مەلا بەختیارە و خزمەت بەوانەکە لە حقیقەتە عەزیزان یاران محەممەد خزمەت بە هەمان کەلتوری جەلالی و مەلاییەکە کە لە سیوێکی ئابە ژن و کچی یەکتریان ئەگرت و ئیغتیسابیانە کرد باشە پارتیەکان ژن و کچیانەگر هینی یەکێتی لەبەرەوەی کە ئەم ژنە کوڕەکەی پێشمەرگەیە یا مێردەکەی یەکێتیە ئیغتیسابیانە کرد یەکێتیەکان هینی پارتیانەگر بە هەمان شکڵ ئیغتیسابیانە کرد يعني همان كالتورة لحقيقتها چونك أمانة خالي أكاتوا لوي كبراسي أقلكي جدابن وأقلكي تربن بدل أقليتي بارتي وشتي آخر ملا بختيار مقر وكو ماركي أواني هنا أويك لهندستان هي مقر جوزري بوني كاكا بو ملا بختيار ملا بختيار شيو كوري شيو سيكسي تيو شتي كاكا والله مقر بجوزري أوي بوكي بقرآن كاكا أجينا هنا من برزناكاتو براشين ئەم قسانە بەڕاستی خۆش نییە عیبە باشە ئەمە کارەساتەکەیە من کە ئاوا قسە ئەکەم ئەمەوێ بڵێم دۆستانی عەزیز خۆشەویستان لە پارتی یەکێتی مەچن دەنا جگەل لە خۆخاڵیکردنەوە ئێوە نابنە هیچ ناتوان هەر لەبەرەوەی پەرش و بڵاون و دوو کەس و سێ کەس بە یەکەوە دانیشن بەس جوێن بەم عالەمێ دەنووس و کاتی بەم عالەماکەن هەر ئەمەیشە یەکێتی و پارتی حسابی چڵەپوشێ بۆ ئەم بەناو ئۆپۆزیسیۆنە ناکا و لێی ناترسێ چونکە ئەزانێت کە لە خۆی چێت باشە هەر ئەوەیشە ئەوە 30 ساڵە یەک گروپی ئۆپۆزیسیۆن وجودی نییە لە باشووری کوردستانە ڕێگای بنەماڵەی بارزانی و برای مەحمە و جەلال تاڵەبانی و نەوشوام سەفا و حەمەی حاجی مەحموودەکان پۆخڵ بوو بۆیە ئەم هەوارەیان کە 32 ساڵە حاکمن لە باشووری کوردستانە پۆخڵە چونکە دزن چونکە جاردن چونکە بەڕاستی مافیا و تەعداچین تەواو دوجار ئەمانە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە مادام هەمان ڕێگای پۆخڵەواتیان هەیە هەوارەکەیشیان هەر پۆخڵە بێ عەزیزانی من باشە ببین عەزیزان مەلا بەختیار خۆی بە دیموکراسی خواز و مۆدێرن و ڕۆشنگەری و ئەم شتانە ئازانێت بەڵام چونکە بەجددی نییە دەزانێت کە درۆکە ناچێتە پێشەوە بە هیچ جۆرێ هەزار کەسی جددی خوێنەواری بۆ کۆ ناکرێتەوە کاتێک ئەم ئیدعا گەورانەی هەیە کەچی ئەڵێکی لە شوێنەکەی گوێم لێ بووە ئەڵێ ئەگەر یەکێتی یەک کورسیش نەهێنێ هەر یەکێتیە و هەر دەسەڵاتدارە ئەمە بەسە کە ئەم پیاوە ڕەجم بکرێت بۆ ئەوەی بەناوی دیموکراسی و ئازادی قسە نەکا بۆ ئەوەی باسی ڕۆشنکەری نەکا بەڕاستی لەبەر چییە لەبەر ئەوەیە خودی مەلا بەختیار درۆ لەگەڵ ذاتی خۆی لەگەڵ دیموکراسی حتا لەگەڵ چەمشی ئەخلاقی شەکات کەسێک کە دیموکراسی خواز بێ کەسێک بەڕاستی مۆدێرن بێ کەسێک بەڕاستی ئەهلی قەڵەم بێ نابێ بە هیچ جۆرە قسەی لەو جۆرە دەین بێتە دەرەوە بەڕاستی نابێ قسەی لەو بکە باشە لەبەرەوەیە قەت نابێ بە هیچ ڕەنگە بڵێ من باسی واقعم کردووە بەڵام من لەگەڵ دۆستۆفسکیا ئەڵێم واقع هەمیشە بۆنی پێڵاوی لێ دێ هەر بەڕاستی هەموو واقعێ کە هەیە بۆنی پێڵاوی لێ دێ عەزیزانی محەممەد باشە کاتی ئەڵێم تۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنی و دژی بنەماڵەی بازانی و ئەدەوێن نەمێنن پەلاماری ژن و کچیان مەدە درۆم مەکە دەڵێن تۆ دیفاع لە بنەماڵەی بازانیەکەی ئەوانە خراپن ئەوانە دزن ئێمە بۆیە ئاوا باسی شەرەف و باسی کچ و ژنیانەکەین کاتێ ئەڵێم تۆ دژی سەرانی یەکێتی دژی مەلا بەختیاری پەلاماری ژن و کچی مەدە دەڵێت تۆ دیفاع لەوانەکەی ئێمە بەم ڕێگایە ئەمانە بشکێنین لەبەروی ئەمانە دزن و گەندەڵن و ئەوەن سەیری کە چەند تراژیدەیە خۆشەویستان من بە بێتانی هێنمەوە نەوشیوام سەفا خۆی لە کتێبەکەیە پەنجەکان یەکتر ئەشکێن لە شوێنەکە ئەنووسێ ئەڵێ کاتێک کە مەلام سەفا گوێن بە خەڵک ئەدا بە نەیارەکانی خۆی بۆن باڵی مەکتەبی سیاسی و ئەوانە هەندێک خەڵک ئەچن بۆ لای ئەڵێن ئەزبەنی تۆ سەرۆکی پارتێکی تۆ شخصیەتی ئاوایی ئەم زمانی تۆ بەکارهێنی زمانێکی زمانێکی خراپە نەوشوام سەفا ئەڵێ مەلام سەفا ئەڵێ چی ئەڵێ ئەگەر من بڵێم سراعی سیاسی لەگەڵ مام جەلال و نۆشینە مام جەلال و برای ئەحمەد و ئەوانە هەیە خەڵک لەمە تێناگا من نێرەکانی خۆم بەمە ئەشکێنم پێیان ئەڵێم ئەمانە سواریەکە بن ئەمانە سێکس لەگەڵ یەکاکەن ئەمانە ئەوەن ئەڵێ من بەم جۆرە نێرەکانی خۆم ئەشکێنم ئەژنیە دوای نزیکەی 70 ساڵ ئەم بەناو ئۆپۆزیسیۆنە هەمان قسەکانی مەلام سەفا ئەکاتەوە کە 70 ساڵ بەر لە ئێستا نەیارەکانی خۆی بە چەکی ئەخلاق
لە ناو کۆمەلگای کوردیا ئەوە کردووە ڕسوای کردوون ئێستا ئەم ئۆپۆزیسیۆنە هەمان ئەو شتەی بەلام سەفا ئەکاتەوە خۆشەویستانی ئارام محەممەد باشە مام جەلال نەوشوام سەفا هەمویان بەم ڕێگا پۆخڵا هاتوون هەمویان ئاوا نارەکانی خۆیان شکاندووە ئەمانش هەزاران قسەی ویان بە مەلام سەفا و بنەماڵی بازانی وتووە وەکو تۆهمەی ئەخلاقی و کوشت و بڕ و فڵان فیسەر و ئەلەم بابەتانە بۆ شکاندنی یەکتر یعنی ئەمە بۆ بەکەلتوریان ئێستاش بڕۆ سێری ئەدەبیاتی یەکێتی و پارتی و گۆڕانی شکە بزانە چ زەلکاوێکە ئازیزانی من دەی ئەمانە چۆن نەتوانن جوانی بهێن بۆ کۆمەلگای ئێمە چۆن نەتوانن ڕێز و حرمەت بهێن بەڕاستی بەم دەلیلانە ئەمانە ئۆپۆزیسیۆن نین و هەمان ئەقلی پارتی وێشێتین و بەڕاستی نابنێ هیچ و هیچ ڕۆڵێک لەم کۆمەلگای ئێمەیە وازی ناکەن عزیزان ئەگەر بە نمونە باش تێ بهێنمەوە من ئێستا کە دەسەڵاتم نییە وەکو ئارام محەممەد ئەگەر پەلامار و ژنی کچی خەڵک بدەم لەبەرەوەی کە من ئەمانم قبوڵ نییە لەبەرەوەی کە ئەمانە دز و گەندەڵن تۆهمەی ئەخلاقی بخەمە پاڵیان لەبەر ئەوەی کە نەیار من ئەگەر سپێن دەسەڵاتم هەبێ پارەم هەبێ پۆلیسم هەبێ ئاسایشم هەبێ چەکم بەدەست بێ چۆن بە عەمەلی نایکەم چۆن نامە شێخ جعفەر چۆن بە نەخوێنەکەم دایمە لەسەر پێ نابێ بۆ تەعداکردن لە ئابڕووی خەڵک چۆن کۆمەلگایەکی پڕ لە فەساد و بێڕەوشی بنیاد نانێم وەکو ئێستا پارتی وێچێتی بنیاتیان ناوە لە باشووری کوردستانە ئەمە فاکتە خۆشەویستانی ئارام محەممەد هیچ مەجالێک هەڵناگرێ و بەڕاستی هیچ گفتوگۆیەکیش هەڵناگرێ بۆیە من چۆن لە پارتی وێچێتی تۆڕۆ ناڕەحەتم و لێیان ڕائەکەم لەم بەناو ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی ڕائەکەم باش نییە عزیزان ئەمێ دوو قسەیش بەر لێ بچمە سەر باسەکەی بەلام سەفا و مۆرەمێنت و ئەمانە دوو قسەی تریش لەسەر ئەم شەڕ و ئاشتی پارتی وێچێتی بکەم بۆ ئێوە باجارێکە تۆزێکی لەم تەرتیب بکەم بخۆمەوە ئەوە لەبەر ئێوە فیشەی لێ نایەنمەگینا من ئاواشت ناخۆم ناسکانە بە حاڵینە بەریەوە بۆی دەنگینەیە بەبێت دەنگی بێ اینجا تانیە خۆشەویستانی من ئەرەوەڵا وە دەبەر خاتیەوە قەیناکە عزیزان ئەم دوو حیزبە پارتی وێچێتی لە دوای 32 ساڵ فاشلن لە دەوڵەتداری دوو بەڕێوەبردنە دوای 32 دانە ساڵ نەیانتوانیوە یەک هەنگاو بشنە پێشەوە لە ئیدارەدانی کۆمەلگای باشوورە کە سێ شارە بە هەڵاوجۆ بە 4 شار لێرەوە ئەمانە پێویستیان بە چییە پێویستیان بە دروستکردنی ئەزمە و خەڵک مەشغوڵکردنە هەر ساڵی جارێ 6 مانگ جارێ 2 ساڵ دایمە ئاشتە بن سەڕاکەن ئەماکەن ئەواکەن تەنها بۆ مەشغوڵکردنی خەڵک بە درێژایی مێژوو ئەم دوانە باش نییە ئاشتیان بۆ کورد هەڵماڵوێرانی بووە و شەڕ و کێشەیشیان بۆ کورد هەڵماڵوێرانی بۆ ئازیزانی من چونکە شەڕی ئەمانە لەسەر ئازادی نییە لەسەر دیموکراسی نییە لەسەر مافەکانی خەڵک نییە لەسەر نانوکار نییە بەڵکو شەڕی بەژەوەندیەکانی دوو سەرکردایەتی دوو کۆمپانیا دوو حیزبە لە باشووری کوردستانە تەواو بە درێژایی مێژوو لە شەڕەکانیش هەروە بووە ها نەک بڵێ تاسەوای لێ هاتووە ببرن ئەوەی کە بۆ من جێگەی نیگەرانیە دوای دەیان ساڵ دوای خۆ بە کوژدانی دەیان هەزار ئینسان لە ڕێزی یەکێتی و پارتیا کەچی هێشتا خەڵکانێک کەن وەکو بکرێ گرتە بەڕاستی ئەچن بە گشتی یەکترە ئەم بۆ پارتی ئەمش بۆ یەکێتی پەلاماری یەکتر ئەدەن ئابڕوو یەکترە بن کەرامەتی یەگەشتێن جوێن و سوگاتی بە یەکێن جەلالی و مەلایی دوجایش ئەمانە بۆ خۆیان دائەنیشتنەوە دەستەکەنەوە بە دزیەکەی خۆیان ئەوەشی کە گەمژە ئەکرێت تەنها ئەو هەموو ئەو خەڵکە ڕەشۆکی و مێگەلەی یەکێتی و پارتیەکە شەو ڕۆژ خەڵکی شکاندنی یەکترن کە هەردووکیشیان یەکێتی و پارتی وەکو یەکوان هیچ کەسێک هێندەی مام جەلال بەڕاستی مەلایی نەبووە جەلال تاڵەبانی قوتابیەکی گوێڕایەڵی قوتابخانەکەی بەلام سەفا بووە هیچ کەسێ هێندەی نەوشوام سەفا جەلالی نەبووە بەڕاستی نەوشوام سەفا قوتابی جەلال تاڵەبانی بووە بۆیە بوونی ئەم دوو باڵانسە خۆشیان ئەزانن یەکیان نەمێنێ ئەوتریشیان نامێنێ چونکە یەک دەمەزەر دەکەنەوە هێز ئەبەخشن بە یەکتر ئازیزانی من وەکو چی وایە وەکو دیندارەکان و بێدینەکان وایە ئەبێ هەردووچیان بوونیان هەبێ دیندار و بێدین بە یەکەوە دەبێ ئێنێژی بدەن بە یەک بۆ ئەوەی هەردووچیان بمێننەوە ئەگەر بۆ نمونە ئەگەر بێدینەکان نەمێنن دیندارەکان کاسبەکان نامێنە خۆش باشە چێکن کاک هیچ نامێنن ئەگەر بۆ نمونە ئەوانەیە کە دینیان هەیە نەمێنن بێدینەکانش ئیشیان نامێنێ کۆتاییان پێیە لەبەرەوە ئەم دوانە پێویستیان پێیەکە یەکێتی و پارتی لە شەسەکانەوە پێویستیان پێیەکە بۆیە یان ناتوانێ یا ئیلا ئەبێ دوژمنێک پێیا بکا بۆ خۆی ئەگەنا بەبێ دوژمن یەکێتی پارتی ناتوان بژین یەکێتیش هەر بە هەماشکڵە باشە بەڵام پارتی و بنەماڵی بازانی ئێستا یەکێتیەشی لاوازی ئەوێ کە هەتەفەکەشی پێکاوە عەزیزانی من یەکێتی نیشتیمانی لە حیزب ناچێ کەس بە کەسە یەکێتی کۆمەڵێک شەقاوە و سەرسەری و پاڤڵیش وەکو شەقاوە سەرپەرشتیان ئەکا لەناو ئەمانەیە لەناو ئەمیشێتیە نەفکر هەیە
نه ئەخلاقی سیاسی هەیە، نه ئەخلاقی کۆمەڵایەتی هەیە، نه سیاست هەیە، نه ئەدەب هەیە، نه هونەر هەیە، هەموو شتێک بەڕاستی غایبە. ئێستا زۆرێ لە ئەندامانی سەرکردایەتی کە لەگەڵ منە قساکەن ئەڵێن کاک ئەڵێم ئێستا سەرکردایەتی یەکێتی ناو نراوە مەکتەبی سیاسی ناو نراوە مەطعەمی سیاسی باشە ئەڵێ هەرچی نانەکەی خۆین و یەینەوە بۆیە هەر مەطعەمی سیاسیە نە مەکتەبی سیاسی. ئێستا ئاوا ئەڵێن ئەندامانی مەکتەبی سیاسی خۆیان بە مەطعەم ێزان. عزیزانی من سێری ئەم یەشێتی بکەن. عوسمانی حاجی مەحموو لە یادداشتەکانی ئەنووسێتەوە لە ڕۆژی پێم وایە 11 دەی 1970 ئەنفالەکانە ئەڵێ واتە لە گرمەی ئەنفالەکانە لە گرمەی کاولکاریە کە کوردستان ئیتر بووە بە سوتماک و وێرانەیە کەسێک بە ناوی ئازادی سەرگرمە بە سەختی بریندارە بێت. جگە لەمە قاچێکیشی ئەشکێت ئەم ئازادی سەرگرمەیە کەسە لە سێمانیە. 25 ڕۆژ کاک عوسمانی حاجی مەحموود ئەنووسێ ئەڵێ 25 ڕۆژ کاک ئازادمان لە کونێکی بچووکە بە ناوی کونەست و چڕەک لە نزیک دەی مراوەیی باوەنور لەو شوێنە شاردومانێتەوە. باش نییە؟ کەڵێ کابرای جێگەکەی چاکردو نازانم بە ناوی حەمەی یارەوە شتێکی لە بابەتانە بەڕاستی منەوە نازانم ئەو ناوانە، بەڵام ئەڵێ کونێکی ئاوای ساس کردبوو وەکو کونەسی چڕە کونەشتێکی ئەو بابەتانەیە ئەڵێ ئازادی سەرگرمەمان خستە ناو ئەم کونەوە 25 ڕۆژ بە برینداری بە قاشی شکاوە ئەم ئینسانە لەو کونا بوو. دواتریش لە ڕێگەی ڕێخستنەکانی شارەوە لە ڕێگەی کەلار دەربەنی خانوە نادویانە بۆ ئەسلێمانی لە سێمانەوە بۆ بەغا دوایش کە چاک بۆتەوە چاسە کراوە ڕەوانە کراوەتە بۆ بارگای سەرکردایەتی لە قاسمەڕەش. بیهێنە پێچاوی خۆت عزیزان، بیهێنە پێچاوی خۆت لە سەردەمێکە لە سەردەمی ئەنفالە لە ساڵی 1970 هەچی گوندە داگیر کراوە باشە هیچ شتێک لەو وڵاتان نەماوە. تۆ لەم گەرمیانەیە ئەم ئازادی سەرگرمەیە عوسمانی حاجی مەحموودکان مام ڕۆسەمەکان فڵان و فیسارەکان شەید حەمەڕەشەکان کورە دەیانێکە کە من ناویان نازانم هەموو ئەمانە لەویا وەکو مێخ چەقیون کوردستان چۆڵ ناکەن. باش نییە؟ بهێنە پێشاو ئێستا لە ناو سلێمانیە کۆمەڵێک ئینسانی سەرسەری کۆمەڵێ مناڵە ورتکەی بێدایک و باوک کۆمەڵێ بێژی لە ناو بازای سلێمانیە ڕێگا بە کچەکەی ئەگرن هی ئازادی سەرگرمە ئەڵێ ئەو سیارەمان بنەوە هینی یەکێتیە. تۆ سەیری ئەم یەکێتیەکە، تۆ سەیری ئەم بێڕەوشتەی پاڤڵ و قوباد و شەناز و ئەمانە بکە. عزیزان من ئەگەر یەکێتی بمانێتەوە کەچێتی خۆم مەکوش بەڕاستی ئینسان ئابڕووی هەبێ یەکێتی نامێنێتەوە. تۆ هەر ئەمە ببینە اینجا ئەزانی چ مێژێکی سەخیفی هەیە ئەم یەکێتیە چۆن سەخیف بووە لە حەقیقەتە. بۆیە هەموو ئەو ئەحمەقانەی کە ئێستا یەکێتین بیر بکەنەوە. باشە ئێوە ئێستا وەکو ئازادی سەرگرمەکان لە سەردەمی ئەنفالە لە شاخە نەچەقیون بەڵکو لە شەقامی پانە ئێوەران ئارەقە خۆلەوە لە باخەکانتانە گۆشت ئەبژێنن غەرق بوون لە سێکس و لە چەپەڵیە. باشە بەڵام سبێنێ 1 سانتیمەتر لا بدەن ژنەکانیشتان لێسن نەکە سیارە و باخ و ئەلەم بابەتانە. لەبەرەوەی ئێوە پیاونین کە ئێستا دوای یەکێتی کەوتون ئەوانش پیاونین کە دوای پارتی و بنەماڵی بارزانانی کەوتون بەڕاستی هەمووی کارنەکەر و دەغەڵە خۆتان بۆ ناژێت بوون بە پیاوی ئەمانە بەس بۆ ئێ بتانژێن بۆ تۆزێ بووچ. باشە لە کاتێکا کە ئاوا دەرهەق بەو پیاوە سەربەزە کە لە ڕۆژانی تەنگانەیە ئەمانە وجودیان هەبووە ڕۆژانێک خۆشەویستن کە مەسەرەن گەڵای دار لە خشپەکەی خۆی ترساوە هەتا ئەم قاچانەی کە ئاوا ئەڕوا لە هەنگاوەکانی خۆی ترساوە بەڕاستی زمان کاکە زمان لە هەناسی خۆی ترساوە. لەو سەردەمایە ئەمانە ئاوا یەکێتی بوون ئاوا شرافەتمەندانە لە سەردەمی ئەنفالا ماونەتەوە ئاوا گەنجێتی خۆیان داناوە کەچی ئێستا کۆمەڵی خوێڕی و توێڕی چوزان چوار لاتولوتی وەکو ئەوانەی دۆری وەهاب هەڵەبجێ و چۆچ و ئەلەم بابەتانە یەن یەخە بە کچەکەیە گرن ئەڵێ سیارەمان بەرەو سیارەکە یەکێتیە یەکی سایە لە کوێ بکاک باشە. بۆیە ئێستا سەرانی یەکێتی کە بێدەنگن بەرامبەر بە هەر هەموو ئەم شتانە کۆمەڵی ئینسانی شانتەکێنن کۆمەڵی سەرشۆڕی سیاسین بەڕاستی ئەمانە خۆیان بەمانەی کەلیمە بێقیەمن لەگەڵ کۆمەڵی سەرمایەدارە کە بە تەمام ناوی ئەوانش بەرم لە چەند ڕۆژی ئایندەیە ئەمانە چونکە بێقیەمن ئەیانەیە تێگڕای کۆمەلگا بێقیەم کەن بەڕاستی پاڤڵ و قوباد و شاناز بێقیەمن ئەیانەیە تێگڕای کۆمەلگا بێقیەم کەن ئەمانە هەمویان بێڕەوشتی سیاسی و کۆمەڵایەتین ئەیانەوێ ئەم بێڕەوشی و بێئەخلاقیە بکەن بە دابی گشتی لە کۆمەلگای باشووری کوردستانە عزیزانی من. باشە خەڵک سووگەکەن ئەمانە هەتا سوچێتی خۆیان بشارنەوە باشە هەتا سوچێتی خۆیان دەرنەکەوێ باشە هەم سەرانی یەکێتی هەمویان ئەڵەم ئۆیسەکان و هەم ئەو هەموو دەوڵەمەندە هەڵتۆقی وڵات و دووتانی کە لە باشووری کوردستانە لە دەڤەی سلێمانیە هەن
باشە ئێستا یەکێتی وەها بەڵەبژەیی و کۆمەڵی خەڵتەی تری هەیە لە کۆماندۆ زەتیرۆر ئەمانەی ئەوێ نەک ئەزادی سەرگرمە و عوسمانی حاجی مەحمیەکان و مامڕۆسەمەکان و فڵان فیسان ئەمانەی ناوێ ئینسانی شەریفی ناوێ ئینسانی خوێڕی و توێڕی و لاتولوت و تعداچی ئەوێ بەڕاستی وەکو ئەوانەی کە پاڤڕ ڕسمەگرێ هەم مەجموعیشی بەدەورا هەیە عەزیزان هیچ تەحەداکەم ئەوانە فەحسی خۆیان کەن هیچی کوڕی دایک و باشی خۆیان نین هەمووی بێژین ئەوانە لە حەقەتە دایکی خۆشیان ناناسن ئەمانە لە پێناوی پارە و ئارەق و لە پێناوی سێکسا باشە نەک بچین ئازای سەرگرمیان بوێ باشە پارتیزان سەرتیب کەسێکی پاک و عادل لە گەرمیان لەس دەمی ئەنفالەیە لەگەڵ پشی لە بەجێماوەکانی ئەنفالە کاکە ئەوانە لەو مەیدانە ماونێتەوە باش نییە مەیدانی چۆڵ نەکردووە هەتا توانیوێتی لە دوای ڕاپەڕینیشەوە نە بەرپرس بووە نە دز بووە نە جەردە بووە نە گەندەڵ بووە خۆشی من هەر ناشی ناسم بۆ شازێن بەست تاریخەکەی خوێندوەوە ئاگە دەیتە کەچی وەها کە حیفەوەها پاسەوانێکیش بێ بەڕاستی ئێستا ئەمانە بوونەتە شت ئەچن کچێکی بە ناوی لاوێنە پێم وایە لە بازارێکە دووسێ خوێڕی تیۆری لای دەوری پاوڵ ئەیگن ئەو سیارەمان بەرێ لە بەخۆی مناڵەکەیەوەدایە بەزێن ئەوە سیارەی یەشێتیە باشە کاکە ئەمە هەیە یەشێتی بۆیە ئەو لە دشتانم بەڕاستی بۆیە ئاوا ڕسواتانەکەم جەماعەتی یەشێتی با باش بزان بۆیە هەر ئاوا تڕۆتانەکە بەلەمەکەن جارێ ئەمانە هەمووی ڕاستیە بەسەری خۆم شێخ ئەحمەدی نۆکان کە بە تەمام مەلەفێکم هەیە سە مەسائلی ئیطلاعات و میت و دەوڵەمەندەکانی سلێمانی باسی بکەم شێخ ئەحمەدی نۆکان و ئەوانم شێخ ئەحمەد وتوێتی ئامادەم 200 تا 300 بلیۆن دۆلار بەم بێچێتی بەس بازم لێبێنێ شێخ ئەحمەد لە ساڵی 1970 بەڵگەم دەست کەوتووە ئاردی بار کردووە شێخ ئەحمەدی نۆکان ئارد لەلای لەقی چواری پارتیەوە با بڵێن لە 1970 ئاردی بار کردووە ئێستا بە ملیار ئەڵە یەک اینجا ئەچینە سەر یادگەی نیشتیمانی بازانی یان یادگاری نیشتیمانی بازانی یا مۆنومنتی بازانی لەسەر ئەمەش وەکو ئارام ئەحمەد ڕای خۆمتان بۆ ئەڵێم عەزیزانی من خۆشەویستان شتێک کە بەڕاستی من زۆر نیگەرانەکە بەڵام من هەر کۆڵ نادەم یەکێتی پارتی حتا گۆڕان ئەم بەناو ئۆپۆزیسیۆنە ڕەخنە بە دژمنایەتی لە قەڵەمەدەن کە من ڕەخنیان لێ ئەگرم و ئەزان من دوژمنیانم من کە ڕەخنە لە پارتی لە یەکێتی لەمە ئەگرم دوژمنتان نیم بەڕاستی ئێوە چەتە و مافیا و دزن منیش ڕەخنەتان لێ ئەگرم ئەبێ ڕەخنەکانی من قبوڵکەن لەبەرەوەی قسەکانی من هەر هەموو ڕاستە جەماعەتی یەکێتی یا جەماعەتی پارتی باش نییە هەر کە زمانێک کردەوە دژی ئەمانە پێیان وایە تۆ دژمنیانیت ئاوا سێت دەکەن یعنی ڕەخنەگرتن نییە لای ئەمانە ئێ بابە من ئارام ئەحمەدم کاکە وەکو ئێوە بیر ناکەمەوە دنیای بینی من جۆرەشی ترە من ئەم دنیایە بە جۆرێکی تر ئەبینم مافی خۆمە وەکو مرۆڤ پێچەوانەی ئەوە بیر بکەمەوە تۆ بڵێ مەلا مستەفا زۆر مهمە من ئەڵێم مهم نییە تۆ بڵێ تاڵەبانی زۆر ئەوەیە من دەڵێم توورێکی قوڕاوی تۆ بڵێ نەوشوا مستەفا زۆر مهمە و مێژۆکەی ئەوەیە من ئەڵێم نەخێوانیە یعنی ئێوە چۆن ئازادن ئەم هەموو قسە ئەکەن ئەم هەموو پارەی دزیە ئەیبن مونەمێ بۆ مناسەفا دروستەکەن منش ئازادم کە ڕێی خۆم بڵێم ڕاستی بۆچی پێتان ناخۆشە خۆ نابێ هەرچی ئێوە وتان ئێمە بڵێن تەواوە شیوانیە پێشەوانی ئێوە بۆیە لێرەوە ڕێی خۆم بە هەموو پارتیەکان و بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم باش بەدیقەتەوە ژێ لە بۆچوونەکانی ئارام ئەحمەد بکرد مەلا مستەفای بارزانی عەزیزان ڕەمزی میلەتی کورد نییە وەکو کورد یا وەکو کوردستان بەڕاستی مەلا مستەفای بارزان بەتەنها ڕەمزی پارتیە ڕەمزی بنەماڵەکەی خۆیەتی و ڕەمزی حیزبەکەی خۆیەتی کە پارتیە یعنی ڕەمزی گەلی کورد نییە خۆشەویستانی من وەکو وتم بەتەنها ڕەمزە بۆ پارتیەکان چونکە لەبارەی چەمشینەتەوەیەوە کورد هێشتا زانستیەن نە نەتەوەی دروست کردووە و نە دەوڵەتیشی دروست کردووە یعنی ئێمە نەبووین بە نەتەوە بەمانای کەلیمە کە یەک چارەنووسمان هەبێ نەبووین بە دەوڵەت هەتا دەوڵەتێکیشمان هەبێ هەتا بیانەوێ بە زۆر و بە پارە بیکەنە ڕەمزی نەتەوە و بیکەنە ڕەمزی گەلی کورد و ئەڵم بابەتانە ساڵانێکە ئەم پارتی بنەماڵی بازانیە بە پارەی دزی ئەم وڵاتە مەلا مستەفا ئەهێنن ئەیخەنە کتێبخانەکە ناو دەستی مەکتەبەکانە یا قوتابخانەکە کە بخوێندێت دار و دیوار و بەرد و دار و بەرماوە لەو کوردستانە ڕستی مەلا مستەفای پێ هەڵواسیوە ئەمە کاکە باشی ڕۆحی کوردە ئێکاکە خۆشتان ئەزانن مەلا مستەفا باوکی ڕۆحی پارتیە باوکی ڕۆحی پارتیەکانە باوکی ڕۆحی گەلی کورد نییە تۆزێ واقعی بن کاکەجیان تۆزێ واقعی بن برای من کاکە ئەمە خوب بە فڕۆفی شاڵ نابێ کاکە ئەمەی کە بتوانم واقعە بەخوا
ئارام محمەد بیشی کوژن لەم واقعە نەک پاشەکشە ناکە بەڵکو بیشم کوژن واقعەکە ئەو حقیقەتەیەکە هەیە لە ڕاستیەکەکە باشە ئەمە ڕۆژئاوای کوردستان کە ئەیبینین پێدیتەیە ئەمە باکووری کوردستان کە پەکەکە ئەمە ئەوەی تایە ئەمە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەیبوونیت ئەمە باشووری کوردستان کاکە سێ بەشی باشووری کوردستان لەگەڵ پارتییان نییە کاکە لەگەڵ مەلام سەفایان نییە برای من کاشە کەواتە ئەوەی ئارام محمەد ئەڵێ منطقیە منطقە ڕاستە لە حقیقەتە کاکە ئەمە ئاوانیە کەواتە ئەوەی من ئێڵێم ڕاستە کاکە وەڵڵا جەلال تاڵەبانی تەنها هینی یەکێتیەکانە کاکە نەهی پارتیەکانە نەهی گۆڕانەکانە نەهی من و تۆیە نەهی خەڵکی کوردستانە تەنها هینی یەکێتیەکانە نیوەیەکێتیش بڕوان بە جەلال تاڵەبانی نییە بۆ شازایتە بە ئەڵڵا نەوشا سەفا تەنها هینی گۆڕانەکانە هینی بەشێکی لە گۆڕانەکانە هینە ئێستا قەناعەتیان بێژ نەماوە گۆڕانەکانیش کاکە باش نییە ئێ وەڵڵای هەمووی حاجی مەحموود هینی حسکە کاکەجیان هی حسکە هەش بەسەرەکان کاکە کورد خۆشەویستانی ئارام محمەد تا ئێستا کورد هیچ سەرکردەیەکی نیشتیمانی و نەتەوەیی نییە ئەوەی کە هەیە تەنیا و تەنیا سەرکردەی حیزبەکانە کاکەجیان تەواو ئەمە حقیقەتە حیزبی دموکراسی سەرکردەی خۆی هەیە کۆمەڵی خۆی هەیە شتی خۆی هەیە پارتی خۆی هەیە پەکەی خۆی هەیە پێدەی خۆی هەیە هەموو ئەمانە کە هەن سەرکردەی حیزبەکانی خۆیانن لەبەرەوە مەلا مستەفا سەرکردەی پارتیە ڕەمزی پارتیە ڕەمزی بنەماڵەی بارزانیە ئەی هاوار ڕەمزی گەلی کورد نییە باوکی ڕۆحی گەلی کورد نییە باوکی ڕۆحی پارتیەکانە والله ئەگەر بەیانی سەرژمێری بکرێ بۆ دروستکردنی ئەو مۆنومنتە لە بازانە مەگە بە تەزویریشەوە اینجا ئەگەر لە ساڵ 40 تا لە ساڵ 50 بهێن بە تەزویریشەوە خەڵک دەنگی پێ نادا لە حقیقەتە دەنگی پێ نادا و ئەمەش بۆچی ئایزان بۆ شکاندنی مۆنومنتی هەڵەبجەیە بۆ شکاندنی مۆنومنتی ئەنفالە بۆی برن ئەوانە هیچ نین ئەمە ئەسڵەکەیەتی کە دە چەندین ملیۆن دۆلاری تا سەرف کراوە ئەم جێگای بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام ڕاستەکەی ئەوەیە مەلا مستەفا نەک هەر نابێ مۆنومنتی بۆ بکەی مەلا مستەفا ئەبێت دادگایی بکرێت مەلا مستەفا ئەبێت دادگایی مێژوو بکرێت وەکو چۆن سۆقرات دادگایی کرا بەڵام سۆقرات بردیەوە ئەسڵەن زۆڵمی لێکرا بوو بەڕاستی بۆیە مەلا مستەفای بازان ئەبێت دادگایی بکرێت چونکە بۆ ئاش بەتاڵی بە شۆڕشێک کردو لە 75 باشە کە سەدان هەزار چەکداری هەبوو سامانی یەک شۆڕشی بردووە کە نای شۆڕشی خۆیان پێی ئەڵێن شۆڕژ ئەگنا من پێی ناڵێم سامانەکەی بردووە کە دەیان ملیۆن دۆلاری ئەو کاتە بووە باش نییە کوردی بێکەس بەجێ هێشوە ساڵی 75 چووە بۆ ئێران لێوە بۆ ئەمریکا کوردی دایە دەست گورکەکانی بەعسوانم بابەتانە اینجا بچووکترین خێریشی بۆ میلەتەکەی ئێمە نەبوو بەڕاستی 650 تا 700 ئینسان پێشبنەکەی پارتی لە داخی ئاش بەتاڵەکەی مەلا مستەفا خۆیان کوشتووە ئازیزانی ئارام محمەد مەلا مستەفا ماوەسیتۆن نەبووە کاکە هەتا چکەلی چین ڕزگارکە مەلا مستەفا لینین نەبووە تا شۆڕشی ئۆکتۆبەرکە 1970 تزاز بڕوخێنێت و ببە دەسەڵاتدار کاکە ئەم جیڤارە نەبووە لە واقعە کاکە هۆشیمینە نەبووە تا گەلی ڤێتنام ڕزگار کات ئەمریکا دەرکات لە وڵاتەکەیەکە وڵاتەکەی داگیر کردبوو خۆمە کاکە خۆمە ئەمە پێڕێژی نییە ئەمە خوێندنەوەی مێژووە پێش ئێوە بدرۆکن من ڕاستیەکە بە میلەتەکەڵ میلەتی کورد ئەمە ڕاستیەکە دی بەڕاستی کاکە تەواو ئەوە حتا عزیزان مام جەلال و نەوشیوان دەبێت دادگایی کرێن باوەڕکە ئەبێت دادگایی کرد ئەو دوانیش چونکە ئەوان ژەکو مەلا مستەفا بە ناوی کورد و کوردایەتی و ئالەم بابەتانەوە چی سامانیان دزیوە بۆ مناڵەکانی خۆیان بووە عزیزانی ئارام محمەد بڕۆ سەیری کە بزانن بنەمای تاڵەبانی چیان هەیە بنەمای نیشان سەفا چیان هەیە عزیزانی من هەموو ئەمانە بەرامبەر بە گەلەکەی ئێمە خیانەتیان کردووە هەموو ئەمانە دوجار بوونەتەوە بە کوڕی مناڵەکانی خۆیان دوجار دەوری ئەو باوکیان بینیوە کە تەنها بۆ مناڵەکانی خۆی هەموو شتێکەکە نەک ئەوەی کە هەموو میلەتەکەمان بە مناڵەکانی خۆی بزانێت باشە ئەمانە دزیان کردووە چەتەییان کردووە پارەی خەڵکیان بردووە ئەمانە هیچیان بۆ گەلی ئێمە نەکردووە کاکە ئەوەی لە باشووری کوردستانە هەیە بەرهەمی شەڕی خەلیجە بەرهەمی پارتی وێشێتی نییە کاکەجیان ئەگەر ئەمریکا ئەگەر عێراق پەلاماری شوێتی نایە و ئەمریکا ناکەتە خەلیجەوە و ئەمریکا سەداوی نەڕۆخاندایە شێتی و پارتییان توانێت حیزبی بەعز بڕۆخێن کاکە شتی وان نییە ئەو خیاڵە بەڕاستی حتا مەسعود بازانی ئەبێت دادگایی کرێ خۆشەویستانی ئارام محمەد بە کورتیەکەی پێتان بڵێم مەلا مستەفا جەلال تاڵەبانی نەوشیوان مستەفا هەتا دوایی ئەمانە هەر هەمویان تاک بە تاکیان ڕەمزی حیزبەکانی خۆیانن نەکو ڕەمزی کورد خۆشەویستی حیزبەکانی خۆیانن نەخۆشەویستی هەموو گەلی کورد ئەمە حقیقەتی ئێوە پارەتان پێیە بنەماڵەی بازانی سواسەری مێژوو بوون باشە دەناجگە لە پارە پیاکردن بۆ بنەماڵە و کوڕەکانی خۆتان چیتان کردو بۆ میلەتە قوربەسەرە کاکە ئادی پێوان لە زەحمە نەبێت چیتان کردووە
بۆیە عەزیزان بنەماڵەی بارزانی ئەیانەوێ ڕۆڵی ئالە سعود ببینن بەڵام بەڕاستی بۆتە ناچێت لەسەر بۆتە ناکرێت پێگەی جوغرافی ئێمە وەکو کورد جیاوازە ئێمە پارچە پارچەی نیشتیمانەکەمان ئێمە چوار دەوڵەتی داگیرکەر چوار دەوری یاون ئێوە ناتوانن کارە بکەن بۆیە مەسعود بارزانی لە قسەیەکی عەڵێ شی ئەو ڕۆژە دەینەکە عەڵێ قەبیلەی بارزان حەوت عەشیرەتە باش نییە باش ئەوە گریمان عەشیرەتەکانمان یەکەیەکە حساب کرد بارزان خۆی چییە بنەماڵەی بارزانی خۆی چییە وەڵاسی بارزانەکە تۆ بۆ ئەوە چی ئەڵێیت بۆیە ئەمەی کە بنەماڵەی بارزانی ئەیکا ئازیزانی من ڕێک داگیرکردنی مێژووە سفرکردنەوەی مێژووە یعنی فڕەدانی ئەو واقعەیە لە 100 ساڵی ڕابردووە هەیە پێچەوانەیە کاتەوە بە قازانجی خۆی باشنا بنەماڵەی بارزانی بە بەرنامە ئەوێ تەواوی مێژوو بشێنێ ببین عەزیزان شێخ محموودی نەبر شێخ محمود لە هەموو شەڕەکانە بەشدار بووە خۆی وەکو شێخ محمود لە دەربەنی بازیانیشە بە بریناری ئەگیری دەستی ئینگلیزەکانەکە دوو دەخێتەوە بۆ هیندستان بەڵام مەدام سەفا لە هیچ شەڕێکا بەشداری نەکردو بە دێژایی هەموو تەمەنی خۆی کە لە شاخیشا بووە لە هەر مەدانێکا شەڕ بووە 2 سەعات دوور بوو لە شەڕەکەەوە خۆشەویستانی من قەت گولەیەکیش بەلایەن نەڕۆیشتووە مەدام سەفای بۆ ئاگداییتە حتى مسعود بارزانی حتى جلال طلبانی حتى نشوان صفا قد خوان بكوج نياوا يقول له بلا جوزينا كله شكل تعزهني وانا تشيكن كل خلق بينا قمجيكا بيا بكوش خوش بخو دعم بخو بخو بجي لا 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 الدنيا يا كاك ماشي يا على شيء قسيكي تري مسعود بارزاني هیوادارم ئێوە چۆن سێری ئێمە کەن سێری ئەمان مەکەن یاتە سێری مەدام سەفا و پێش ئەو مەکەن گوای ئەگەر ئەمانە خراپن بەڵام ئەوان هەر خراپ نەبوون بڕواتانە بێ مەدام سەفایش کاتی خۆی وای وتووە توێتی لە ئێمەوە سێری باو باپیلانمان مەکەن ئەمە هەر قسەی مەدام سەفایە مەسعود ئەیکاتەوە مەدام سەفا کردوێتی ئەوم قسەیە بۆی بڵێ ئەوانەی باوکو باپیلی ئێمە زۆر باش بوون ئەگەر ڕەختان لە خۆمانەیە ئەو ئێمە خراپین ئەوان هەر باش بوون ئێستا مەسعود بارزانی هەمان قساکاتەوە کە ئێمە خراپین بەڵام ئەوان خراپ نەبوون بەیانی مەسعود ئەمرێ 6 ساڵی تر ئەنجا مەسئولیت ئەڵێ چیتان لەسەر ئێمە هەیە بڵێن بەڵام وەکو لە چاوی ئەو سێری ئێمەکەن سێری باوکم و ئەوانە مەکەن ئەوان زۆر باش بوون بەس بۆ گەمژەکردنی خەڵکە بەڕاستی هەمووی هەروایی وتۆ کاکە هەمووشی بۆ فریودانە هەمووتان بەخوا یەکشتن یەک لە جوازتان نییە تەنها بۆ خۆتان باشن لە شۆبیلا بۆ مناڵەکانی خۆتان باشن بۆ کەسوکاری خۆتان باشن بەڵام بە ئەڵڵا لە بنەماڵەی بازێنێت تا تاڵەبین تا یەک کەسان بۆ گەلی ئێمە باش نییە واللهی بۆ گەلی کورد باش نییەوە کاکە خۆ کاکە لە هەولێر و بادینانە پارتی نەبی قەسەم بەخوا ژیانە فۆتاوە واللهی لە سێمانی ئەم دەفەرەیە یەکێتی نەبی ژیانە فۆتاوە کاکە یا ئەبێ خۆ بێشێکە هەڵواسی بۆی تیکێدان دەستکەوێ ئەمە ڕاستیەکەیتی پاشان وای دابنێ ئێمە یەک نیشتیمانە پاشە پاشە نین ئەوە بنەماڵەی بارزانی ئێمە یەکەین بە پاشا ئەڵێ کاکی گیان تۆ کە هۆڵەندا تۆ پاشای ئێمەی لەم کوردستانیە باش نییە بەڵام ئایا بەم ئەقڵە دیکتاتۆرانی ئێوە چۆن بڕەکەن زەحمەت لێ کاک چکە تەواوی ئەو دەسەڵاتدارانەی کە لە مێژووی ئێمە هەیە ئاوا ئیشیان کردووە پارەی ئەم میلەتیان بردووە ئاوا سەرفیان کردووە بە ئارەزوی خۆیان لە دوایە بۆ بەچی لە دوای هەمووی ڕوخێنراوە کۆتایی پیاتن باش نییە ئێوە 32 ساڵە من هوڕیەکەن 32 ساڵە ئێوە کورد دەکوژن 32 ساڵە سامانی ئەم میلەتە ئەدزن ئێوە ئازادی پێشێرەکەن خەڵک کارەبای نییە کاکە لە باشووری کوردستانە کاکە ئاوی نییە هەژاری زۆر و زەبەنە ئەگەر بنەماڵەی بازاری پارتی دڵسۆزی خەڵکن با ئەو پارەیە سەرف بکەن لە پێناوی ئەو شتانە کە خەڵک پێویستی پێدی دێ کاکە خۆ مێژوو بەدرۆ نابێت ئەو بکەیت بەدرۆ نابێ بەڕاستی بۆ کوێشن کاکە هەمووتان ئەوتان بردووە ئەم سەیڕەشی بردووە لە هەولێر نێشی نیوەی باڵەکەی بردووە ئەم گردەگەزەکەتی بردووە ئەم گردی نازانم چی بردووە وڵاتەکەتان ئاوا لێ کرد بڵێ حاڕەشە لە خۆشەوە گردێکی بردووە کە نرخی تورێکیشی بۆ ئەم کۆمەلگای ئێمە نەبووە کاکە ئەگەر تۆ ڕاستەکەی بنەماڵەی بازانی ئەدەوێ ئارام ئەحمەدەکان قسە نەکەن ئەدانەوێ ڕێستان بژیرێ کاکە دەبڕۆ جادەی هین چاکە جادەی کەلار چاکە کەلار دەربەری خان کاکە بڕۆ جادەکانی سلێمانی تاواکە ئەوەی چوادەی سلێمانی بڕۆ ئەوەی سماقۆڵی تاواکە زەحمەت نەبێ کاکە وەرە بڕۆ وازە موچە بێن و موچە بن بەم عالەمە کاکە بچۆ موچە بە کارمەندەکانی بدە کاکە خۆتان بەشێ سەقا کرد واللهی ئەگەر مەلام سەفا شت بێ ئەگەر مەلام سەفا شۆڕش جێر بێ بەخوا کاکە بە مۆنومنت و بە پارە و بەوانە پێویستی پێی نییە کاکەش پێویستی پێی نییە واللهی ئەگەر شۆڕش جێرش نەبوو بێ ئەگەر قوربانیشی نەدابێ ئەگەر ئەمەشی نەکرد بێ 1 ملیۆن مۆنومنت بکەنەوە ناتوان بیکەن بەش فەرمو چیتە تێدانەوە کاکەجێ چی خۆ مەلام سەفا سەد کتێبی نەبوو تیا لابنین کاکەجێ
هیچی نەبووە تەنها چاقە جامانەکەیەتی و جلو بەرگەکەیەتی و پێڵاوەکانێتی و نازانم جاقە ناویشی ئەمەیتە قەمسەڵە و مەمسەڵە ئەو شتانەیە کاکەجێ خۆشتێکی عەجیبی نییە برێشی ئەو چیتان کردووە کاکە بۆیە ئەگەر بە ناسەفا خۆی شت بێ هەشتە هەتا ئارام محبوب قسە بکە ئەگەر شیش نەبێ بەخوا هەچی مۆنومنتە بیکەن هەر نابێ بەشت ئەوەی تەواو ئەمە حەقیقەتە کاکە عزیزان من چند دقیقه قسم کردووە نزیکەی چند دقیقه قسم کردووە من لەسەر ئەوە ئیتر ڕای خۆم وت پێویست بۆ ناکات تەواو ئەمە ڕای منە لەسەر ئەو مۆزوعی مۆنومنت و ئالەم بابەتان زۆر جار ئەڵێن تۆ ڕخنەی کەم لە بنەماڵی بازاری ئەگریت و ئالەم بابەتانە جوابی ئەوەش ئێمە بە کوتی ئەوەی کە ئێستا من وتومە لەسەر مۆنومنت هەمووی شتەکان نیان تۆ بۆ شازێتن ئەو دوایی لی بێن و جوێ بگرن هەمووی شتەکان ئەو قسانەی ئارام محمەیان نەکردو کە ئێستا من کرد چەند ساڵ بەلە ئێستا وتومە لە سا هەفتا دژی بنەماڵی بازانی بووم لە سا سی دژی یەکێتی بوو ئێستا لە سا هەفتا دژی یەکێتیم لە سا سی دژی بنەماڵی بازانی بۆ چونکە یەکێتی بەرامبەر بە خۆم بە بنەماڵم بە کەس و کارم بە هەموو شتێکم زوڵمی کردووە لە دەڤەری سلێمانی بەڕاستی من بەیانی بڕۆم بە سلێمانی ناشم بە هۆلێریشم پێ نییە چونکە کەسم لە هۆلێر نییە بەڕاستی بەڵام بۆ سلێمانی یعنی جگە لە مەسائلە گشتیەکە شتی خۆشم هەیە دژی یەکێتیەکان لەواقع ئەمە مافێکی بێم لە لای خۆمە بەڵام لەسەر و ئەمەیشەوە ڕائەکانی من ڕوونە بەرام بە بنەماڵی بازاری فەرموو قوبا تاڵەبانی هەسا چوو لەوێشتی نووسی پاڕایەوە لەسەر گۆڕەکەی مەلا مستەفا وەکو باوکی باش نییە ئاوان جەماعەتی یەکێتی کاکەژێن بۆ پارە ئەیشی بینن کە چۆن پاڤڵ تاڵەبانی ئەڕواتەوە دەستی مەسعود بازانی ماچەکە پەلەمەکەن جارێ ئەوش بە چای خۆتان ئەبینن چۆن ئەچەمێتەوە بۆی ئاوای بۆکە باش نییە هەمووتان ئەمانە بین کاکە هەموو شەڕەکەیش ئێمە ئەیکەین دژی بنەماڵی بازیان دژی ئەمانم ئەو قسانشی کە ئێستا من کردن لەسەر مۆنومنت و لەسەر مەسەلەی ئاگای نازانم چی مەلا مستەفاوانە بابەتانە هەموو یەکێتی نەیانوێراوە ئەو قسە نەبکە فەرموو ئەمە هەموو سەران یەکێتی یەکێتیم پێ بڵێن با یەک قسەی ئەوەی کرد بێ زەحمە نەبێت بزانین پیاوی چەند هەیە هەتوویەکیان هەیە ئەمەی باوکی کۆنە بەعسی بوو لە کەرکووک ناوەکەی بیرخەنەوە تخابۆن بنووسن ناوەکەی باوکی کۆنە بەعسی بوو ئێستا هەر لە خۆکراوە بە سەرکردایەتی یەکێتی لە سلێمانیە ئەو ڕسوایە خۆشەویستان ئەو ڕسوایە کە ئێستا ناوەکەیم لە خەیاڵانی و ئەگەر بۆتان نووسیم ئێستا ئەیبینم کە باوکی بەعسی بووە یەکێتی خۆی کوشتوانە لە سێ چوار مانگا دەیان وتاری نووسیوە دژی پارتی و بنەماڵی بازرگانی باش نییە کەشی ئێستا یەک شیعار ئەدا بۆ ئەو مۆنومنتەی ئەوەی مەلا مستەفا باش نییە بە باڵای هەڵەدا ئەڵێ ئەمە زۆر مهمە و مەلا مستەفا ستران عەبدوڵڵا ستران عەبدوڵڵای ساختە چی جا عەزیزان لەو سترانە بێشەرەفتر لە مێژووی کوردانی بەڕاستی خۆی بەعسی باوک بەعسی درۆزن ساختە چی بێپڕەنسی بەڕاستی بەد ئەخلاق بەدکردار هەرچی ئەخلاقی ناشینێ ئەو ستران عەبدوڵڵای هەیەی نازام چۆن لە ڕوویە باوکی بەعسی بووە کاکە وەڵڵی ئەو گروپە کە کوشتیانە بۆیان باش کردو ئەڵێ باوکی ئەمەندە بەعسی بۆ ئەمە ئاسەمان لەو بەدناوتە بەڕاستی ئەو ستران عەبدوڵڵای عەزیزان ئەم هەموو قسەی لە ماوەی ئەم شەش مانگا دژی بنەماڵی بازرگانی کردووە کەشی ئێستا بۆ مۆنومنتەکە دۆ سەرخەت بە باڵای بنەماڵی بازرگانی هەڵەڵێ باشە کاکە ئێوە لەسەر ئەو مۆنومنتە یەک سەرکردایەتی تەنبینی قسە بکە یەک سەرکردایەتی یەکێتی یەک ئەندام سەرکردایەتی ئەو یەکێتیە یەک کاتری باڵایەن یەک ڕەخنەی نەگرتووە یەک وتای نەنووسیوە دژی بنەماڵی بازرگانی دژی ئەو مۆنومنتە عەزیزانی من ئەها چەند بێقیمەتن کەشی بە ئارام محمەیان چی ئارام محمەتم بۆ دژی بنەماڵی بازرگانی قسە وەکو ئارام محمەد پێ بە ئارەزوی خۆمە قسە ئێستا کاتی بوو ئەوە تا قسەم کرد تا ئێستا کاتی بوو ئەو قسەی خۆم کرد فەرموو عەزیزان آخر بابەتم ماوە بەڵام بەڕاستی ئەم شەو باسی ناکەم بۆتان ئەویش لەسەر چییە لەسەر ئیطلاعاتەکانی ناو منتیقەی سلێمانی بەتایبەتی میت و ئیطلاعات ئەوەی دەوروبەری شێخ ئەحمەدی نۆکان یەکەیەکە لە لامە لە ناو گۆڕانیشە ئیطلاعاتی تایە بەتایبەتی سەرمایەدارەکان میتیشی تایە جەماعەتی فەتحوڵا گولەنیشی تێدایە عەزیزان ئەمانە کە بۆ پەڕەنەی ئیشەکەن لە لایڤیشی ترا لە شێخ ئەحمەدی نۆکان دەست پێ یەکەم پەیوەندیەکان بە ئیطلاعات و ئەوانەوە چۆن و چۆن نییە یا بە میتەوە چۆنە هەمووتان بۆ باسەکەم لە یەک لایڤە بۆ ئەوەی ئەم سەرمایەدارە هەڵتۆقیوانە کە زەوی ئەم وڵاتی ئێمەیان دزیوە ئیدارەی گشتی فڵە فیسارەکان بۆی بزانن هەموو ئەمانتان بۆ باسەکەم ئەو مەلەفانە هیوادارم کە سوودی هەبێ منتر کاتان ناکوژم خۆشەویستانی من هیوادارم کە زۆر باش بن حرمەتێکی زۆرم بۆ ئێوە هەیە چاوتان ماجەکەم شۆکاتان خۆش بێت و خواتان لەگەڵ عەزیزان بەڵێ باوکی مختار بووە ستران عەبدوڵڵا باوکی بەعسی بووە ئێستش ئاوا جا قەسم وەیە کەچی بە ئێمەڵن ئارام محمەد وە دژی پارتی و کاکە پاوەی من بە بنەماڵی بازاریم کردووە کێ پێی کردووە کاکەجیان با چی دەکەن نێوە برای با برایش خۆتانەوە خواتان لەگەڵ خۆشەویستانی من